بەڵە چیە هەڵوەتا هەر لە سەر لە ئێوارەوە بوومەلەرزەکە منتیقەکەی هەژان خەڵکی بەتەواوەتی درکیان بە بوومەلەرزەکە کرد. ترس لای هاوڵاتیان دروست بوو چونکە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا ژمارەیەکی تر لە بوومەلەرزە ئەم ناوچەیە گرتەوە زەرەر و زیانی هەبوو، بەڵام بوومەلەرزەکەی ئەمسەر لە ئێوارە زەرەر و زیانێکی ئەوتۆی نەبووە جگە لە درکردنی هاوڵاتیان بە بوومەلەرزەکە نە سۆپەرمارکێتێک شتەکانی کەوتە خوارەوە نە هیچ زەرێک بەر بینا و باڵەخانەکان کەوت، تەنها ئەوە بوو سەر لە ئێوارە یەکەم جار کە بوومەلەرزە بەهێزەکە بوو، دوایەوەی یەک دوو جارێکی تریش بوومەلەرزەی وردورد هەبوون هاوڵاتیان بە کەمی درچان پێدەکرد، بەڵام سەبارەت بە قەزای پێنجوێن هەرچەند هەندێک لە زانێرەکان جێڵن بۆ قایمقامی پێنجوێن و خۆت باسی لێوە کرد، ژمارەیەک لە بینا و باڵەخانەکانی ئەو ناوچەیە زەرەر و زیانیان بەرکەوتووە، هەندێک لە ماڵەکان و سۆپەرمارکێتەکان شتەکانیان کەوتوتە خوارەوە. لە سەرەتاوە وەک لە ڕاگەیەنراوێکی ئیدارەی قایمقامێتی پێنجوێندا هاتبوو نزیکەی 15 کەس سەردانی نەخۆشخانەکانی ئەو ناوچەیان کردووە بەهۆی ئەوەی کە هەم برینداری جەستەییان هەبووە، هەمیش برینداری یاخود لە ڕووی دەرونیەوە شڵەژاون سەردانی نەخۆشخانەکانیان کردووە. تاکو ئێستا جگە لەو زەرەرانەی لە قەزای پێنجوێن هەبووە لە سنوورەکە هەم لە هەڵەبجە و هەم لە قەزای سەی سادق کە بە تەواوەتی درکرا بە بوومەلەرزەکە، زەرەری مادی نەبووە، زەرەری گیانیش لەم ناوچەیە نەبوو بەوەنی ئەو بوومەلەرزەی کە سەر لە ئێوارە ڕوویە. باشە ئوریا لە هەڵەبجە یەک جار بوومەلەرزەکە ڕوویایە چەند جارێک بووەوە خەڵک چیان وت هیچ حاڵەتێکیەوە هەبوو کە کەسێک بگەێنرێتە نەخۆشخانە یا دۆخی تەندروستی تێک بچێت یا زیانی بەرکەوت بێ؟ بەڵە چییە خەڵک بەشێکی تۆقا ڕاستیەکەی چونکە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا وەک باسم لێوە کرد بوومەلەرزەکان هەندێکی بەهێز بوون و زەرەر و زیانی هەبوو، بەڵام بوومەلەرزەکەی سەرەتا کە بەهێز بوو هاوڵاتیان ترسان، بەڵام چەند بوومەلەرزەیەکی تری ورد کە بە کەمی هاوڵاتیان درچان پێکرد ڕوویە لێ سادا نزیکەی 2 کاتژمێرەکە بێ هیچ حاڵەتێکی جوڵان و بوومەلەرزە و زەمین لەرزە نییە لەم ناوچەیە، بەڵام لە پێنجوێن تاکو ئێسا بە گوێرەی ئەو ڕاگەیەنراوەی کە فەرمانگەی کەشناسی هەڵەبجە بڵاوی کردوێتەوە کە نزیکەی 6 جار بوومەلەرزایەتی لە پێنجوێن و درکیان پێکردووە کە نزمترینیان هەتاکو ئەم کاتە کەمێک پێش ێسەر ڕاگەیەنراوێکیان بڵاو کردەوە فەرمانگەی کەشناسی هەڵەبجە 2.6 کەمترینیان و بەرزترینیشان 5.3 لە پێنجوێن و سەبارەت بە قسەی هاوڵاتیان هەرەوەیە کە دەست بەرزەکەنەوە بۆ خواڵێ خوا بمان پارێزی ئەگەرنا لە دەسەڵاتی هیچ کەسێکانیە ئەوەیە کە هاوڵاتیان هەوڵەدەن خۆیان پارێزن زوو بێنە دەرەوە.